يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بە یارمەتی خوای پەروەردگار حەزم کرد بە کورتی باسی دووشت بکەین کەمێک لەسەر دووشت بڕۆین. یەکەم مردن، دووەم قیامەت. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین ئەبێ لەسەر هەموو ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار سپاسی خوا بکەین. ئیمامی قەحطانی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ: والله لو علموا قبيح سريرتي لأبى السلام علي من يلقاني، ولا أعرض عني ومل صحبتي، ولبؤت بعد كرامة بهواني، لكن سترت معايبي ومثالبي، وحلمت عن سقطي وعن طغياني. والله قد خلقي بما ناسي خلقي بتواضي شارع زمان بي سلامش مالينك، بلام رحمي خو ألا ودا عيب وعارك من دشاريته جابوي هر نعمتك خواب السرمان وبيه ديوت سپاسی خواب كي نسري ورحمي خوايا فضلي خوايا كاوانا كان من لخلقي شاراويه خلقي شاكا كان من دبيني وخرافة كان من نابيني. حمد صناي خوادا كي نسرون نعمتانا. خۆشەویستان، خوای پەروەردگار دەفەرمێ: وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. براستي ڕۆژێک دێت بەسەر هەمومانە، وەکو ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ دەیفەرموو: كل يوم يقال مات فلان وفلان ولا بد من يوم أن يقال فيه مات عمر بن الخطاب رضي الله عنه وارضاه. هەموو ڕۆژێک دەڵێن فلان کەس مرد و فلان کەس مرد، ڕۆژێکیش دەبێ دەڵێن عومەری کوڕی خەتاب وفاتی کرد ڕەزای خوای لێ. وجاءت سكرة الموت بالحق. خۆشەویستان، وەڵاهی ڕۆژێک کە بێت مردن دێت، بەڵام بەو پەڕی سەکەرات و ناخۆشیەوە، بەو پەڕی ئێش و ئازارەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی سەرمەرگە دەیفەرموو: لا إله إلا الله إن للموت لسكرات. لا إله إلا الله مردن چەند ناخۆشە، چەندێ قورسە، چەندێ گرانە. جا خۆشەویستان، ئەو ڕۆژێک کە مردن دێ بەمان ئێمە لێ ڕائەکەین. ذلك ما كنت منه تحيد. هەرچەندێ لە مردن ڕاکەی، خۆت لە مردن بپارێزی، ڕۆژێک کە بێ مردن پێتەگات. هیچ کەسێک لەم دنیادا نییە هەموو نەفسێک ئەبێ بمرێت، ناخۆشی و تاڵی و ئێش و ئازاری مردن بچێژێ، ڕۆحکێشان بچێژێ ناخۆشیەکانی. جا بۆی خۆشەویستان، پێویستە خۆمان ئامادەکەین بۆ ئەو ڕۆژەی کە ئەم دنیایە بەجێ دەهێڵین بەرەو قیامەت دەکەوینە ڕێ. ئەو کاتە والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق. کاتێک کە پێیەکانمان لەناو تابوتەکەدا و لەناو کفنەکەدا پێیەکانمان جوود کرا، إلى ربك يومئذ المساق، ئەگەڕێنەوە لای خوای پەروەردگار. ئەو ڕۆژێکەیە ئاخر دەقەی ژیانی دنیامان کۆتایی پێ هات و یەکەم دەقەی ژیانی بەرزەخ و قیامەتمان دەستی پێکرد. إلى ربك يومئذ المساق، ئەگەڕێنەوە لای خوای پەروەردگار. جا ڕۆژێکە بێ لەناو کفنێکی سپیامە ڕامان ئەخەن بێ حرەکە و بێجوڵ، ئەمجا هەڵمان دەگرن بە شان بۆ خەبرسان. ئالەو ڕۆژەدا کردەوەکانی خۆمان دەبینین، چونکە سیۆن بەخوا بەپێی کۆمەڵی ئاەت و حەدیث هیچ کەسێک نییە لەم دنیای دەربچێ ئیلا مزگەینی پێ ئەدرێ. پێشەوی بمرێت، پێشەوی ڕۆحەکەی دەربچێ، یا مزگەینی بەهەشتی پێ ئەدرێ، ڕەزامەندی خوای پێ ئەدرێ، یا مزگەینی غەزەبی خوا و تووڕەی خوای پێ ئەدرێ. کەواتە ڕۆژێکی زۆر ناخۆش لە پێشمانەوەیە، ڕۆژێکی ترسناک لە پێشمانەوەیە. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ، ئەو ئیمامی عوسمانەی مەلایکی خوا شەرمی لێ کرد، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. کاتێککە دەچوە قەبرستان و قەبری دەبینی زۆر دەگریە. دەیان فەرمی ئیمامی عوسمان باسی بەهەشت و جەهەنەمت بۆ دەکرێت، بۆ جۆرە ناگریت، بەڵام بۆ بە کاتێککە قەبر ئەبینیت و قەبرستان دەبینیت گریانەکە زۆرت بۆ دێنێت. دەیفەرموو پێغەمبەری خوا فەرمیێتی صلی الله علیه وسلم: قەبر یەکەم منزلێک و شوێنێک کە ئینسان دەچێتە نایەوە. هەر کەسێک قەبری باش بێ لە دوای مردنەکەیشی باشە بێ ئینشاءالله تا قیامەت.
ئەوەشی قبری خراپی قیامەتی خراپە لەبەر ئەو خۆشەویستان قبرمان لەبیر نەچی خۆشەویستان والله قبر زۆر سام ناکە ئەمن دەست سام ناکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ شتێکم نەبینیوە ئیلا قبر لەو سام ناکتر و ناخۆشتر و ترسناکترە بۆیە قبر زۆر سام ناکە بیر بکە ڕۆتە ناو قبرێکی تاریکەوە ئەگەر خوا ڕەحمت لێ نەکا بەچی ڕووناکی دەکەیتەوە بەڕاستی ئێمە مردنمان لەبیر چووە ئیمامی عومەر کوری عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لەبێ و ئیمامی ربيع كوري خسيم كومل زانيت دفرمون رحمتي خوان لبي اگر يك ساعات مردن لدلكان من درب چه دلكان من فساد وخراب بي دلكان من كاول دبي بوچي من دلكان من كاول بوچي من دلكان من برني الايمان بوچي كاتك باسي قران وحديث اگر دلكان من رانا چلكي فوق اركي اول دلكان من مردني كان ما دروينا قبرسان نازن روجك دبي خوش من بو قبرسان دبرين مردوو دەبینین بەڵام ڕۆژێکمان لەبەر چاو نییە و لە بیری لێ ناکەینەوە کە خۆشمان دەمرین هیچ کەسێ لە مردن ڕزگاری نابێت خۆشەویستانی خوا سەلامی خوایان لەسەر بێ هەمویان مردن سەحابەکان و پیاوچاکان هەمویان مردن ڕۆژێک دێ سەری ئێمەش دێ ئەمڕۆ سەری فڵان کەسی خزم تەبیانی سەری خۆتە بۆی خۆشەویستان زۆر پێویستمان بۆیە خۆمان بۆ مردن ئامادە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوورۆمە قەڵەباڵغیەکی بینی فرمي أو خلق بوشي واكوبونا توا فرمي عن جنازيك دنيجن مردويك دنيجن يا غمري خوا صلى الله عليه وسلم نو الصحابة كانوا ضربة بشوكاوي ببلا رايكر ولا قلب الغيكا لسر أجنوي مباركي دانش للواري قبرك فرمي يا إخواني لمثل هذا اليوم فاعل برا كان خوتا بأمر جاء أمانك جا خوش بسان أو وصيتي بيا غمري خوا يا بأخو مال بأور رجاء أمانك سيون بأخوا الروجي كوديتا ديو هیچ گومانێکی تیان نییە ڕۆژێکی ناخۆش و سامناک لە دنیا دەرەچیت ئەگەر ژنتە بێ ژنەکەت بەجێ دەهێڵی منداڵت بەجێ دەهێڵی خزم و برا و کەس و کارت بەجێ دەهێڵی بۆ قبر و قیامەت ثم ردوا إلى الله مولاهم الحق ئەگەڕێتەوە بۆ لای خوایەک کە هەموو شتێکی بەدەستە عەزابی قبری بەدەستە نیعمەتی قبری بەدەستە بهشت جهنمي بدسته صاحب محشر بدستي أخويا محاسبهم همشت بدستي أخويا كواتا بيوسا أخويا لدنيا بناسي بتاكو تنها شريكي ببريان بو إن شاء الله بتواني شويني سورتي بيغمري خوابك وصلى الله عليه وسلم بوي بتواني ناو قبدا بويستي خواب زماني كي بهارا وبلي الله پروردگاري من بو لدنيا دا فرستوما محمد صلى الله عليه وسلم بيغمري من بو صلى الله عليه وسلم لدنيا دا شويني كوتوما هي روي قرآن والسنة من كردو آيني بيروز إسلام جيبجي كردو جا خوشويستان زۆر پێویستمان بەوەیە خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادە بکەین کە مردن زۆر سام ناکە پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مردنمان بۆ دەکات چەند ناخۆش سەکرات مەوت گاڵتە نییە شتێکی بەسیط نییە بەڵام ئێمە هێشتا نەمان بینیوە هێشتا ئێمە تووشی نەبووینە دەفەرمێت کۆمەڵێک بەنی ئیسرائیلی واتە جوولەکەکان لە پێش پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەرچوونە دەرەوە بۆ قەبرستانێک لە قەبرستانەکانی خۆیان واتە خەڵکی شارێک بوون دەرچوون بۆ دەرەوەی قەبرستانێکیان هەبوو قەبرستانی شارەکەی خۆیان بوو کۆمەڵە پیاوێکی چاک بوون ڕەحمەتی خوایان لێبێت فەرمیان ئەگەر ئێمە دەستنوێژێ بگرین دوور کات نوێژ بکەین داوا بکەین لە خوای پەروەردگار بەڵکو مردوویەکمان بۆ زیندوو کات و هەندێک پرسیاری قبری لێ بکەین هەندێک پرسیاری مردنی لێ بکەین پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم دەستنوێژیان کرد و نوێژیان کرد لە خوای گەورە پاڕانەوە پیاوی چاک بوو لە کەرام بوو کەرامەتێکە بۆ پیاو بەڕێزان ڕەحمەتی خوایان لێبێت هەر کاتێکیان زانی دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبرێک لە قەبرەکانی ئەو قەبرستانە شەقی برد پیاوێکی ئەسمەر لە قەبرەکە هاتە دەرە فەرمی چیتان لە من دەوێت وتیان حەزمان کرد نەختێ پرسیاری قەبر و مردنت لێ بکەین پیاوەکە ظاهیرەن پیاوێکی چاک بۆ ناو قەبرەکەدا پیاوێکی بەختەوەر بۆ ظاهیرەن و لە ئاخری حەدیسەکە دەرەکەوێت فەرمی چیتان لە من دەوێت وتیان پرسیاری قەبر و مردنت لێ دەکەین فەرمی سوێن بەخوا 100 ساڵە مردوومە من 100 ساڵ هەتا ئەم دەقەش کە لە قەبرەکە دەرچوومە
ئێش و ئازار و گەرمایی ڕۆحکێشان لە گیانم دەرەچوەشت. يا إخواني لمثل هذا اليوم فأعد بۆ ئەو ڕۆژە خۆتان ئامادە بکەن. 100 ساڵ ناو قەبر دابێ هێشتا ئێش و ئازار و گەرمایی ڕۆحکێشان لە گیانی دەرنەچووە. فەرمی دوعا بکەم بڕۆم بۆ جێگای خۆم چۆ ناو قەبرەکە هادێک دووبارە. ئەگە پیاوێکی خراپ و جەهەنمی بووە ناو ئاگرا بووە نەیدەفەرموو با بڕۆمە ناو ئاگرەکە. 100 ساڵە مردومە هێشتا ئێش و ئازار و گەرمای ڕۆحکێشان لە گیانم دەرنەچووە. بۆیە خۆت بۆ ئەو ڕۆژە ئامادە بکە. ئەوە سەکراتی مەوتە، ئەوە مردنە، ئەوە حەقیقەتی مردنە. ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ ڕەحمەتی خوا لێ بێ مردن فەزحی دنیای کردو و حەیای دنیای بردو. بۆ ئینسانی عاقڵ و ژیر خۆشی و شادی نەیەڵاوە. ئەبێ ڕۆژێک بێ لە دنیا دەربچی بمری. بۆی ئیمامی عومەر کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوا لێ بێ لەو قەبرستانێک وتارێدا باسی مردنی کرد. فرمووی وانظر إلى تقارب منازلهم بس تماشا بکە ماڵەکانیان چەندە لە یەکەوە نزیکە. دشتیان دراوسە یەکترین و ماڵەکانیان لە یەکەوە نزیکە. جا ئیمامی ئەنەسی کوڕی مالک ڕەزای خوا لێ بێ و ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمون چەند شتێکی ئینسان ئاگاداری بێ. یەکێک لەوانە ئەو شەوەی کە یەکەم شەوی ناو قەبر کرد. ئەو شەو شەوێکی زۆر ترسناک. ئەمڕۆ دەمرید ئەم شەو کە دێتەوە یەکەم شەوی ناو قەبر. بۆ یەکەم شەوی ناو قەبرتان لەبیر نەچێ، یەکەم ڕۆژی ناو قەبرتان لەبیر نەچێ. ليس الغريب غريب الشام واليمن إن الغريب غريب اللحد والكفن. أو غريب نية ولا مال لناو مال من ضالي خدو لك بيتو. أو غريب نية أمولات وأولاتك غريب أو كسيا لناو كفنيك لناو لحدك لناو قبرك أو غريبة بخو أو غريباتية بكس بهاوري إلا ما كان خوار رحمة دياب كان أو قبرك كذا هاوريد مقيدا بك ملائكة وكذا وشاكا كانت. أو غريبية كبرى أو غريبية ما لبيد نتشي أو السفر ما لبيد نتشي. إمامي موزاني رحمة إخوالي بدا فرميه شو ما خصمتي إمامي الشافعي رحمة إخوالي بدا السلام أرقاب وتم كيف أصبحت يا إمام حالة شون إمامي الشافعي رحمة إخوالي فرمي أصبحت من الدنيا راحلة من بيانين كردوته ولا دنيا بارك مروم سفري بعيد وزادي لم يبلغني سفر كم دورة بخوا زادكش وكيش بأوراق بمجينة كارواني بختوران وسربرزان وسفرازان يسمان بتوشويكي زورها. أصبحت من الدنيا راحلة بيانيم كتوته ولا دنيا باركم كوتشكم أروم ولي إخواني مفارقة لبراكاني خوم جياب موا ولي سوء عملي ملاقية ولكأس المنية شاربة ولسوء عملي ملاقية براسي من مردن أتشيجم أم جابر روي كردو خرابكاني خوم دبمو إمام شافعي وهذا رحمة الله أقام كردو خرابكاني خوم كلا دنيا دا أنجام دا أو قناه تاواني كأنجام دا وبي أقام فلا أدري الروح تصير إلى الجنة فأهنيها أو إلى النار فأعزيها ثم بكى. إمام الشافعي رحمة الله يفهمني نازانم ڕۆحەکەم بۆ بەهەشت ئەڕوا پیرۆزبایی لێ بکەم و دەستخۆشی لێ بکەم یا بۆ ئاکری دۆزەق دەڕوا و سەرخۆشی لێ بکەم دەستی کرد بە گریان ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بە خەبراکانم ئێمەش نازانین دوای مردنمان ڕۆحەکانمان بۆ بەهەشت ئەڕوا پیرۆزبایی لێ بکەین یا بۆ دۆزەق دەڕوا ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون. ئەمەندەمان گوناه کردووە دڵەکانمان ڕق لە ئاسی قورئان و حەدیث جوزێ قورئان دەخوێنینەوە دڵەکانمان ڕاناچڵەکێ جوزێ قورئان دەخوێنینەوە ئیمانەکەمان زیاد ناکە. إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. إيمان دار أوي باسي خواكرا ضلي دابش لكي ضلي وزعي تيك بشي وكاتك القرآن بسر آخر الرأي وجول القرآن قد إيمانك زيادك إما وارين بوشوينين
بۆی پێویستە خۆشەویستان مردنمان لەبیر نەچێت دوای مردنەکانمان چونکە بەڕاستی ئێمە مردنمان نەبینیوە هێشتا بەخوا تووشیشی دەبین پرسیاری ناو قبرمان نەبینیوە دڵنیاین لەوەی کە حەق و ڕاست خۆشی و ناخۆشی ناو قبرمان نەبینیوە زیندوو بوونەوەمان نەبینیوە ناو قبر داین شەو لە ناو قبر داین کاتێک ئەزانی بەیانی قیامەتە و نەفخی سوور لێ ئەدرێ بۆیە خۆشەویستان ئالە و ڕۆژەدا هەموو کەسێک بەرڕووی کردەوەکانی خۆی دەبێتەوە خەڵکی حەشر دەکرێت بە ڕووت و قوتی بێ جلوبەرگ بێ خواردن و بێ خواردنەوە لەو ڕۆژەدا لە دایک و باوکی خۆت ڕائەکەی لە منداڵی جگەرگۆشەی خۆت ڕائەکەی لە برای خۆت ڕائەکەی لە خێزانی خۆت ڕائەکەی چونکە لكل امرئ منهم يومئذ شأن يغني ئەمەندە سەرقاڵی بە ئیشی خۆتەوە ئەوەندە ترس و خەوفت هەیە کەست لەبیر نەماوە ساحی مەحشەرمان لەبیر نەچێ ئالەو ڕۆژەدا ئادەم پیاغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نوح پیاغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیم پیاغەمبەر صلی الله علیه وسلم موسا و عیسا سەلامی خوایان لەسەر بێت ناتوانن لای خوای گەورە شەفاعەت بکەن چونکە دەڵێن خوای گەورە ئەمڕۆوا تووڕە بووە لە ساحەی مەحشەردا لەمەوە پێش قەت ئەوا تووڕە نەبووە لەمەوە لاش قەت ئەوا تووڕە نابێت ئالەو ڕۆژەدا ئاگات بەخوا لە هیچ کەسێک نییە سوێن بەخوا پرسیار ناکەی منداڵەکەم جگەرگۆشەکەم لەکوێیە کوا فڵان کەسی کوڕم کوا فڵان کەسی کچم خێزانەکەم چی بەسەرهات براکەم دایک و باوکم نییە شتیوە مەشغوڵی خۆتی ئاگات لە کەس نییە کەست لەبیر نییە ئەمەندە سەرقاڵی بەخۆتەوە ئەوەندە کێش و مشکیلەت هەیە بە ڕووت و قوتی بەبێ جلو و بەرگ و بەبێ خواردن و خواردنەوە خۆرش نزیک بۆتەوە بانسەری ئێمەدا ئارەق دامانی پۆشی و پێی تاوانەکان و گوناهەکانمان خۆت بۆ ئەو ڕۆژە ئامادە بکە براکانە ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت ڕۆژێکی زۆر سەختە چونکە خوای گەورە دەفەرمێ رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا ئالەو ڕۆژەدا هیچ کەسێک ناتوانێت قسە بکات لای خوای گەورە يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون لروجي قيامتها جبرائيل سلامي خوای لەسەر بێ نزیکترین مەلائیکە لە خوای گەورە عليه الصلاة والسلام هەموو مەلائیکەکان کە بێگوناه و بێتاوان صف ڕیز پۆل پۆل دەوەستن لا يتكلمون هیچ کەسێک لەوان بۆی نییە قسە بکات ناتوانێت قسە بکات ئەگەر لە ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەردا پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ نەتوانن شەفاعەت بکەن ئیلا محەممەد نەبی صلی الله علیه وسلم ئەمەندە خوای گەورە تووڕە بێ ڕۆژی قیامەت ئەو ڕۆژە بێ ساحەی مەحشەر ئەو ساحەی مەحشەرە بێ جوبرائیل بەبێ ئیزنی خوا نەتوانێت قسە بکا وەستاو لەگەڵ مەلایکەدا بۆیان نییە قسەی بکەن ئیلا من ئەذن له الرحمن وقال صوابا إلا ما كسي خوا إذني بلا قصي حق وراس كات قالوا رجل بيسا هولك بدين بو أو رجل سخته أو أن سخت به أو حالي في غمران بسلامي خوان سبي قال إم بتشو لاي محمد صلى الله عليه وسلم شفاعتناك حق منية إما شفاعتناك أو حالي ملائكة وجبرائيل بسلامي خوان سبي وي في غمري خوا صلى الله عليه وسلم برسال جبرائيل دكا سلامي خوان سبي باش بۆ من نابینم قەت میکائیل سەلامی خوای لەسەرێکی لە چوار مەلایکە گەورەکەیە قەت نایبینم پێ بکەنێ جبرائیل سەلامی خوای لەسەر بێ فەرمی حەدیث صحیحە ما ضحك ميكائيل منذ خلقت النار ئالەو ڕۆژەوە خوای گەورە ئاگری دۆزەخی دروست کردووە میکائیل سەلامی خوای لەسەر پێ نەکەنیوە پێ نەکەنیوە لەو ڕۆژەوە کە ئاگری دۆزەخ دروست کراوە پێ نەکەنیوە چونکە ناتوانێت پێ بکەنی شكون أجري دوزخي بيني وش بيسان صاحي محشر أو سخت محاسبي خوالة بيش معنا قبل قيامتك السخت بيش معنا بأخو من أمر آمادة بكين بعقيدة وببير باورك يفاكو خابينه لسر قرآن والسنة بجين وبمرين منهجو بيش برنامو ريبازي السلفي صالحي خومن برندين أو لسر ريبازي أوان بإيش الله بختورة براسي لسر ريبازي أوان ببكر دوا بيسلمين كمل لسر ريبازي أوان بقصة بيسلمين أول شيء الريبازي أوان لا بدا والله أخوي قالوا الدنيا وقيامة ولد دكا والله الدنيا وقيامة أخوي قالوا شر مزاري دكا والله إلى حوزك وسر بيا بشي دكا شو قال سبي يتعبوا لساس سنة نبوة لا إن شاء الله بقى لساس سنة بجين لساس سنة بمرين باكو بأميدي وإخوي قالوا رحمك ما نبتل رجي قيامته شنك رجي قيامة أو رجيك بس معك ملائكة كان يخواش ناتوان خصبتن ذلك اليوم الحق
فمن شاء اتخذ إلى ربه مآبا. روجي قيامت حق الراستا جاهر كسكي خوشا بارقاي راس بقري وبقريتو بلاي خوا أمرتو ببكو بقريتو بلاي خوا شو روجي قيامت حق الراستا هل روجي خوت آماده بكا كروجي كي حق الراس خوا يقرد فهم روجي كي حق الراستا هر كسكيش بي خوشا بختور بي لو روجتا سربرز بي وبراوة بي وسرفراز بي با أمرو رقاي راس بقريتو لسري بخوا. إنا أنذرناكم عذابا قريبا إما إيوة إنذار أكين وتاترسين لعذابك وسزايك زور نزيك. يوم ينظر المرء ما قدمت يدا لو روجدا إنسان چي كردوية لدنيا دا أو دا بينيتوا. وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكر. كاتك روشي قيامة جهنم دهينن خواب ما بارزن روجا سخت بصاحب محشر جهنم خواب زالت شونا أو روجا همو كسي كردو كان يخوي بيد دكيوتوا وأنى له الذكرى بلان بيكردنو بشيمان بونو السودينية يقول يا ليتني قدمت لحياتي همو كسي دالي خوزقايا بو قيامتي خوم زيادة الهولو خوزقايا بو أمجيان النبراوية زيادة الخوم ماندو بكردايا جا خوش بستان أما النصيحة وأمجداريكي كرد بو إيمي مسلمان بأميدي إن شاء الله درس وعبرتي لورقرين بأميدي أوي بيستي خواهي برد قال لدوين مردن ما خواهي الرحمن يبكى بلكو خواهي قورا روحا كمان بره بو بهشت يغمري خواهي فرمي صلى الله عليه وسلم روحي إنساني إيمان دار وروحي شهيدة كانش خواهي قرب شهيدي من باتوا لناو لسر شكل وشيوي بالنديكي صوزة بو خوي لدار وبربو مكاني بهشت أخواه حتى أو روجي خواهي پروردگار أو روح دا گرد بنا ولا شيء زندو دكاتر گمان من لو داني أو إيمان داري وبهشتي به أو شهيد بلا لا خواهي پروردگار بشهيد قبول كرابه روح كان الناو بهشتا لسر شكل شوي بالنديكي صوص بو خيان لناو روباركان وداركاني بهشتا بو خوان دخون ودخون أو السربرزية أو نشي جهنمي من فنا بخواهي يورناو عذابو لناو سزاو طولي خواهي پروردگارن جا بخومان هەڵی بژێرین وی خۆشەویستان ڕۆژی قیامەت بخوا زۆر سەختە با لەو کەسانە بین بە ئیزنی خوا لە ڕۆژی قیامەتە بینینی خوای پەروەردگار شاد بین وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظر لە ڕۆژی قیامەتە کۆمەڵە دەموچاوێکەیە درەوشاوەی و جوانە تەماشای خوای پەروەردگار دەکەن بینینی خوای پەروەردگار زۆر خۆشە گەورەترین ناز و نیعمەتە ڕەزامەندی خوا زۆر گەورەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم لە ڕۆژی قیامەتە لە حەدیثی بوخاری مسلم داهاتوە خوای گەورە بە ئەهلی بەهەشت ئەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت خوا لەو کەسانەمان قبوڵکە دەفەرمون خوای گیان ئێمە لەژێر فەرمانی تۆ داین چیمان پێ دەڵێ جێبەجێ دەکەین خوای گەورە دەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت ڕازین ئێوە بۆ نیعمەتانی کە پێتان بەخشیوە ڕازین ئەڵێن خوای گیان چۆن ڕازی نابین ئێمە ڕووی ئێمە تسپی کردووە ئێمەت خستۆتە بەهەشتەوە ئێمەت لە جەهەنەم ڕزگار کردو خوای گیان ئێمە چۆن ڕازی نین خوای گەورە فەرمێ شتێکتان بۆ زیاد بکەم شتێکتان بۆ زیاد بکەم خوای گیان چی بۆ ئێمە زیاد بکەم خوای گەورە دەفەرمێ ڕیضوانی فلا أسخط عليكم بعده أبدا أفرمي مزگەریتان لێ بێ ئەهلی بەهەشت من لە ئێوە ڕازی ئەبم مزگەری بێ لێتان ڕازی هەرگیز لەم وەلایەتان تووڕە نابم قەت لێتان تووڕە نابم ئەهلی بەهەشت ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە خوای گەورە دەفەرمێ ڕیضوانی فلا أسخط عليكم بعده أبدا ئەی ئەهلی بەهەشت دڵنیابن کە قەت لێتان تووڕە نابم من لە ئێوە ڕازیم ڕازیبوونی خوا زۆر گەورەیە كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون خواهي قرها الرشاد كان لجهنم كان تفرمي لبينيني خون ببشتان دكم أوان ناتوان خواهي قرها ببيني جابوي إن شاء الله بقى هول بدين بقوا إلى رجي قيامته خواهي قرها بتشاي خمان بدين لرجي قيامته لقب كي زنبرانا حشر كي سلامي خواهي نسبي لقب صحابو تابعين وكياو شاكان وسلفي صالحي متى حشر كي إن شاء الله لبا خمان أمر أما تبقين قبل قيامة ما نبي المتشي بلكو خوايك رحمة لبتاك زور زور رحمة ومهربانة لرجي قيامة رضا من دي خوي ما تبخشي إن شاء الله يا ربي خوايا لقناها كان ما نخوش يا ربي خوايا رحمة مهرباني خود برجينا بسلمنا خوايا قال ما جيت سبت كفارة قناها كان من خوايا قال دعوات لي أكيد لرجي قيامتها لرضا من دي خوت وبهجني باش ما نكن خوايا قال من عذابي قبر بمن
خوای گیان گور و شربان پاریز یا ربی خوای او قبر تسکمان بو فراوان کرد یا ربی خوای او روزی که خول دکن بسلمانت و رحمه لك خوای گیان او غریبی و بیکسی دا رحمه بك خوای گیان رحمه بك خوای گیان تاوان و گناه ما زوره خجالت و شرمزاری لای تو بینه خوای گیان تو لمن خوش به سبيجي فرمانكاني تو منظور كدو خواتو برحمي لمن خوش به خواه جان عذابي قبر من فاريزا ودقور وشار من فاريزا زمان ما فاروك يا رب العالمين خواه جان يبينيني ذاتي في روزي خود ببشمان مكد روجي قيامتها رومان سكيك ورومان رشمد خواه جان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه